سەرەڕای بەرزبوونەوەی ژمارەی قوربانیەکان لەسەر ڕێگای وارماوە دەربەندیخان، بەڵام بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی سلێمانی دەڵێت وەزارەتی ئاوەدانکردنەوەی هەرێم لیژنەیەکیان بۆ چارەسەرکردنی کێشە یاسایی و ئیداریەکانی ئەو ڕێگایە لە وەزارەت پێکهێناوە، بەڵام تا ئێستا دیار نییە کەی ئەو پرۆژەیە تەواو دەکرێت. وڵای ئەم ڕێگایە مەترسی نییە بۆ سایقەکە زۆربەی مەترسیە بۆ گیانی نەفەرەکان. حالن خۆم لە ماڵ هاتیم گەرنازایی لە مناڵەکان مەکردە قەسەم بەخوا چونکە دوێنێ چواردە لای سیارە وەرگەڕیا چواردە کەس ئەوەی دوانیان ئەمرخوای کردووە ئەمە ڕێگەی مەریگەت داواکاریمانەیە بۆ حکوومەت ئەگەر توانەیە یکمانێتی ئەم ڕێگە چاکە میلەتە بەسە ئەمەنە مرۆڤ لەم ڕیا مناڵ هەتیوکەوەنە ماڵوێران بوو کشتی خانەوێران بوو کاگە هیچی کشتی نەما هیچ نەما ڕێگەمەوە وایش ناڕادەڕێ حکوومەتی ئەگەر تۆ ڕاستکەی بەخوا ئەتوانن کشتی وەژێ پردا بکەن بەس نایکەنێکەنە گیرفانیانەوە ئەم جادە ڕێگایەکی مەرگە من خۆم داوامەکەم لێرەیە هاتوچۆ لەسەرم ڕێگایەیە ڕۆژانە سمانگانە ڕووداوی دڵتەزیێن و کارەسات بار لەم ڕێگایە دروست ئەبێ جادەکە بەنێوە چڵی ئیشی لێ کراوە دوای ئەوە وازی لێراوە پارەکەی دازان بە هەدەر دراوە بۆ کوێ براوە هەتا ئێسا بەرپرسان ئەو ڕێکیان لەم ڕێگایە نەداوەتەوە ئەم ڕێگای بینی دەربەندی خانوارماوە کارەساتی دوێنێک کارەساتێکی دڵتەزێنی لێبوو پاسێک بوو خۆی کرد بەژێر وازانم گڵابەیەکدا کارەساتی لەم جۆرەی لێبووە. سەرۆکی لیژنەی پلان و پرۆژەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی نیگەرانن لە مامەڵەی حکوومەت لەگەڵ پرۆژەکان و بەتایبەت ڕێگاوبان چونکەوە خۆی دەڵێت پەیوەندیەکی ڕاستە و خۆی بە ژیانی شۆفێر و سەرنشینانەوە هەیە و ئەو مامەڵەی حکوومەت لەگەڵ وەزارەتی ئاوەدانکردنەوە دەیکات وەک خێرێکی مەمرە و بژی وایە. لە بەرنامەماندا هەیە لە ماوە چەند ڕۆژی داهاتوودا سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبان و ئاوەدانکردن و شەجێگرنی سلێمانی بکەین داوای راپۆرتێکیان لەسەر کۆی تەواوی ئەو پرۆژەی ڕێگای دووسای دیوار ماوە دەربەندیخانە وەربگرین و لە ڕێگەی خۆمانەوە لە ڕێگەی سەرۆکایەتی ئەنجومەنەوە لە ڕێگەی لیژنەکانمانەوە خۆمان وەکو لیژنەکە بە شێوەیەکی مەیدانی سەردانی هەردوو وەزارەتی ئاوەدانکردنەوە و وەزارەتی دارایی دەکەین و نووسرا و ئاراستەی ئەنجومەنی وەزیران دەکەین لە پێناو ئەوەی کەوا هەرچۆنێکمان کردووە بە هەر قیمەتی و هەر نرخێک بێت ئەم پرۆژە بچێتە بواری جێبەجێکردنەوە و لە زووترین کاتدا تەواو بێت بۆ ئەوەی دیسانەوە ئەوەندە کارەساتی نەخوازرا و ناخۆش لەسەر ئەم ڕێگایە ڕوونەدات. بەپێ ئامارێک لە نەخۆشخانەی گشتی شەهید ڕەوفبەکی قەزای شارەزور لە ساڵی 2019دا تەنها لە 14 کیلۆمەتری سەرەتای وارماوە بۆ گوندی میرەدێ نزیکەی 15 هاوڵاتی گیانیان لەدەستداوە کە بەشێکیان ئەندامانی تەواویە خێزانن. ئەمە لە کاتێکدا لەو مەودایەدا سایی دەدوێکەی بە ڕێژەیەکی زۆر کارەکانی تەواو بووە، بەڵام حکوومەت بە بیانووی بوونی ڕێگای گرنگتر بەراورد بەم ڕێگایە ئامادە نییە بودجەی کۆتایی بۆ خەرج بکات. ڕێگای وارماوە دەربەندیخان سەرڕای بەستنەوەی هەرێمی کوردستان بە ناوەڕاست و خوار و عێراق لە هەمان کاتدا ڕێگایەکی گرنگی بازرگانیە و ڕۆژانە بەدەیان ئۆتۆمبیلی بار هەڵگرشت و مەک لە مەرزی نێودەوڵەتی پەروێزخان و پشتە لە نێوان هەرێم و کۆماری ئیسلامی ئێران دەگوازنەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.